سڵاوتان لەبێت وەم کاتتان باش بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە بە یارمەتی هاوڕێیانی هاوکارم لە خزمەتتاندام بۆ پێشکەشکردنی گەشتی هەواڵەکانی ڕۆژی شەممە سەرەتا سەردەی ڕێگرنگترین هەواڵەکان. شایی و خۆشی خەڵکی سەقز پاش بایکوتکردنی هەڵبژاردنەکانی ڕژیم، بەڕێوەچوونی جەلسەی دادگایکردنی شۆڕژ ئەبوبەکری لە سەردەشت، گیانەدەستانی دوو منداڵ لە لافاوی بەلوچستان، کۆبوونەوەی کۆمەڵێک لە کۆمۆنیستەکانی ئیسرائیل لە بەردەم بنکەیەکی نظامی ئەمریکا و کوژرانی چەندین ئەندامی حەزبۆڵا و سوپای پاسەران لە سووریا. درێژی هەواڵەکان. شایی و خۆشی خەڵکی سەقز پاش بایکوتکردنی هەڵبژاردنەکانی ڕۆژیم. شەوی هەینی 11 ڕەشەمە خەڵکی خۆڕاگری شاری سەقز پاش بایکوتیبەرینی هەڵبژاردنەکانی ڕۆژیم لەلایەن خەڵکەوە ڕۆژانە سەرشەقام و ئاسمانی شارەکەیان نورانی کرد. ڕۆژی هەینی هەڵبژاردننی هەردوو مەجلسی شۆرای ئیسلامی و خۆبرەکانی ڕێبەری بوو. حەزب و لایەنە سیاسیەکان، بەندکراوانی سیاسی، نەماڵەی دادخوازان و گیانبەخت کردووان، چالاکانی مەدەنی نێوخۆ و زەرەوەی وڵات بڕیاری بایکوتکردنی هەڵبژاردنەکانیاندا و خەڵکی کوردستان و ئێران بەدەم ئەو بانگەوازەوە چوون، لە ماڵەوە مانەوە و نەچوونە سەر سندوقەکانی دەنگدان. دەست بەسەرکردنی هاوڵاتیەک لە شاری شاباد. ڕۆژی هەینی 11 ڕەشەمە هاوڵاتیەکی خەڵکی شاباد بە ناوی شەهاب دارابی لەلایەن هێزەمنیەکانەوە دەست بەسەرکرا. بە پێی زانیاریەکان هێزەمنیەکانی ڕۆژیم لە شاری شاباد شەهاب داراییان بە بیانی و ڕەخنەگرتن لە هەڵبژاردنەکانی ڕۆژیم و بانگەشەی خەڵک بۆ تەحریمکردنی دەست بەسەر و بۆ شوێنێکی نادیار گواستوەتەوە. لە ڕۆژانی ڕابردوودا بەلایەن شارۆمەندی خەڵکی شارەکانی کوردستان و ئێران بە هەمان بیان و لەلایەن ناوەندەمنێتیەکانەوە دەست بەسەرکراون. بانکرانی هاوڵاتیەکی خەڵکی ئیلام بۆ ئیدارەی ئیتلاعات. بە پێی راپۆرتەکان مامۆستایەکی زانکۆی لە سەرکاردەرکراوی خەڵکی ئیلام بە ناوی مۆرتێزا نیعمەتی هاوکار لەگەڵ هەڵبژاردنەکانی ڕۆژیم لەلایەن ناوەندەمنێتیەکانەوە بانکێشت و هەڕەشە لێکراوە. مۆرتێزا نیعمەتی مامۆستای زانکۆی چەمرانی ئەهواز بوو کە پاش شۆڕشی ژینا لە ژێر گۆشەڕی ناوەندەمنیەکان ناچار بەدەست لە کارکێشانەوەی بوو. ناوبراو ماوەیەک لەوبەر لە ناڕزایەتی بە بارودۆخی سیاسی، ئابووری و کۆمەڵایەتی ئێران بڕوانامەی دکتۆرای خۆی دڕاند. ڕۆژی پێنجشەممە ئەو شارۆمەندە لەلایەن ناوەندەمنێتیەکانەوە هەڕەشەی لێکرا کە ئەگەر واز لە چالاکیەکانی نەهێنێت پەروەندەسازی بۆ دەکەن. بەڕێوەچوونی جەلسەی دادگایکردنی شۆڕژ ئەبوبەکری لە سەردەشت. ڕۆژی پێنجشەممە 10 ڕەشەمە جەلسەی دادگایکردنی شۆڕژ ئەبوبەکری هاوڵاتی خەڵکی سەردەشت لەلایەن لەقیەکی زادگای انقلابیە و شارەوە بەڕێوەچوو. شۆڕژ ئەبوبەکری لە ڕێکەوتی 18 بەفرانباری 1402 لەلایەن هێزەمنیەکانەوە لە ماڵەکەی خۆیدا دەست بەسەر و ڕۆژی 12 ڕێبەندان بەدانانی وەسیقە ئازادکرا. ناوبراو دەرهێنەر موسیقاژەن بەڕێوەبەری بەرنامە و گۆڕانی بێژە کە ڕێکخراوێکی هۆنەری کولتوری بە ناوی ئاوای کورد دامەزراندووە، بەڵام مۆڵەتی شارەکیەکانی بۆ ماوەی 6 ساڵە کە هەڵوەشاوەتەوە. بێبەشکردنی توماج ساڵحی لە پەیوەندی تەلەفۆنی. بە فەرمانی ناوەندەمنێتیەکان توماج ساڵحی بە بیانووی بانگەشە بۆ تەحریمی هەڵبژاردنەکانی کۆماری ئیسلامی لە پەیوەندی تەلەفۆنی بێبەشکراوە. هەژماری بەکارهێنەری توماج ساڵحی پشڕانی پەیوەندی تەلەفۆنیەکانی و هۆنەرمەندە بەندکراوەی بە فەرمانی وەزارەتی ئیسلاحات ڕاگەیاند و نووسیوێتی دوای بڵاوبوونەوەی پەیمایەمەکەی توماج سەبارەت بە بایکوتی هەڵبژاردن و بەردەوامی پێشێلکردنی مافەکانی بە فەرمانی وەزارەتی ئیسلاحات پەیوەندی تەلەفۆنەکانی پشڕا. لە ئێستادا هیچ زانیاریەکمان لەسەر بارودۆخی ناوبراو نییە. گیانەدەستانی دوو منداڵ لە لافاوی بەلوچستان. ڕۆژی هەینی 11 ڕەشەممە تەرمی دوو منداڵی بەلوچ بە ناوەکانی سالمان دوورزادە تەمەن 15 ساڵ و سارا جدگال تەمەن 11 ساڵ لە نێو لافاوی ناوچەی دەشتیاریدا دۆزرایەوە. بە پێی راپۆرتی ڕێکخراوی حاڵبەش زیاتر لە 300 گۆند لە ناوچەی دەشتیاری هێشتا لە گەماروەی لافاودان و ڕۆژیمی جەنایەتکاری ئیسلامی لە جیاتی یارمەتیزانی خەڵکی گیر خوارد و بانگەشەی هەڵبژاردننی کردووە. ڕۆژی ڕابردوو تەرمی منداڵێکی تەمەن 15 ساڵ بە ناوی سەلمان دوورزادە لە لافاوی چۆمی
گەهور لە ناوچەی باهوکەلاتی شارستانی دەشتیاری دۆزراوەتەوە. هەروەها کچێکی تەمەنی 11 ساڵ بە ناوی سارا جەدگال لە کامی کەوتنی تیری چرای بەرق تووشی بەرقگرتووی بووە و گیانی لەدەستاوە. شاینی باسەکە چەرمی سوختبەرێکیش لە ناوچەی لافا و لێدراوەکانی بەلوچستان دۆزراوەتەوە، بەڵام هێشتا ناسناوی ئاشکرا نەکراوە. دۆخی خراپی تەندروستی زەردەشت ئەحمەدی ڕاغێب پاش چەندین ڕۆژ مانگرتن. بەپێی راپۆرتی کەمپینی بەرگری لە بەندکراوانی سیاسی و مەدەنی، دۆخی تەندروستی زەردەشت ئەحمەدی ڕاغێب پاش چەندین ڕۆژ مانگرتن لە خواردن ناجێگیرە و پێویستی بە بەستەری بوون لە نەخۆشخانەی جەرەوەی زیندان هەیە. زەردەشت ئەحمەدی ڕاغێب لە زیندانی قزل حەساردا مانی لە خواردن گرتووە و تووشی دابەزینی کێش بووە. ئێستا گیانیە و بەندکراوە سیاسیە لە مەترسیدایە و پێویستی بە چارەسەری پزیشکی لە زەرەوەی زیندان هەیە. ناوبراو لە ناڕزایەتی بە شەپۆلی ئاعزامەکانی ئەم دوایەنە و سازکردنی پەروەندە تازە لە ژێرناوی چالاکی تەبلیغی دژ بە نیزام مانی لە خواردن گرتووە. ناوبراو پێشتر لەلایەن جازگەی انقلابی تارانەوە بە 3 ساڵ و 9 مانگ زیندانی تەعزیری مەحکوم کرابوو. وەرگرتنی 140 ملیۆن تمەنی کرێ بۆ ئەجارەی قوتابخانەی منداڵانی کار. بەپێی راپۆرتی مێزیەکانی ئێران، ئامۆزش و پەروەرشی تاران لەو قوتابخانانەی کە بۆ منداڵانی کار دیاری کراوە مانگانە 140 ملیۆن تمەن پارە وەردەگرێت. قوتابخانەی سەرەتایی زەهرا لە گەڕاکی ئەمامزادە یەحیای تاران کە 100 قوتابی کشی هەیە و هەموویان منداڵانی کارن، یەکێک لەو قوتابخانانەیە کە وەزارەتی ئامۆزش و پەروەرش بەکرێداوە با گروپێکی جیهادی بە ناوی ئەبوو تالب و مانگانە 140 ملیۆن تمەنیان لێ وەردەگرێت. ئەوە لە حاڵێکدایە کە ئەو مەدرسەیە لە ناوچەیەکی نائەمن هەڵکەوتووە و پێویستی بە نوێژەنکردنەوە هەیە. بە وتەیە کارناسانی ئەندازیاری، وەزارەتی ئامۆزش و پەروەرش هیچ بایەخێک بە گیانی قوتابیان نادات و ئەو قوتابخانەیە ئیمکانی ڕەمانی هەیە. کۆبوونەوەی کۆمەڵێک لە کۆمۆنیستەکانی ئیسرائیل لە بەردەم بنکەیەکی نیزامی ئەمریکا. ڕۆژی هەینی 11 ڕەشەمە کۆمەڵێک لە کۆمۆنیستەکانی ئیسرائیل لە بەردەم بنکەیەکی نیزامی ئەمریکا بە ناوی هادزیرم کۆبوونەوە و خوازیاری ڕاگررتنی شەڕ بوون. بەشداربوونی ئەو کۆبوونەوە و بە بەدەستەوەگرتنی پلاکارد دروشمی دەستان بە خوێنی فلستینیەکان ئالوودەیە و خەڵک لە غەزە هێشتا بەرگری دەکەن و چۆڵ نەکراوە، خوازیاری ڕاگررتنی دەست بەجێ شەڕ و گەیاندنی یارمەتیە مرۆیەکان بە خەڵکی یاوارەی غەزە بوون. کۆبوونەوەی کەشاوەرزانی فەڕەنسەوی لە شانزەلیزەی پاریس. ڕۆژی هەینی 11 ڕەشەممە کۆمەڵێک لە کەشاوەرزانی فەڕەنسەوی لەگەڵ تەراکتورەکانیان لە بەردەم تاقی سەرکەوتن لە شەقامی شانزەلیزەی پاریس کۆبوونەوە. کەشاوەرزان دەڵێن لە دەست بەڵێنەکانی دەوڵەت ماندووبووین و تا داخوازیەکانمان جێبەجێ نەکرێت واز لە کۆبوونەوە ناهێنین. پێشاوەرزانی ناڕازی خوازیاری کەمکردنەوەی باج، دابەزینی نرخی سوتەمەنی، قەدەغەی هاوردەکردنی بەرهەمی کشت و کاڵی جەرەکی، زیادکردنی هەغدەست و تەزمینی کرێ بەرهەمەکانیان بە نرخێکی گۆنجاو بوون. دووە هەواڵ کوژرانی چەندین ئەنجامی حیزبوڵڵا و سوپای پاسداران لە سووریا. ڕۆژی هەینی 11 ڕەشەمە ئەرتەشی ئیسرائیل لە ڕێگەی موشک و بۆردەمانی ئاسمانیەوە هێرشی کردە سەر بنکەکانی حیزبوڵڵا و سوپای پاسداران لە سووریا و لوبنان و بەهۆیەوە نۆ ئەنجامی ئەو دوو گروپە کوژران. بەپێی راپۆرتەکان لە هێرشی موشکی ئیسرائیل بۆ سەر بنکەکی هێزەکانی سوپای پاسداران لە بەندەری بانیاس، فەرماندەیەکی ئەو هێزە بە ناوی ڕەزا زارەعی و 3 فەرماندەی حیزبوڵڵا کوژراون و چەندین کەسی دیکەش بریندار بوون. هەروەها لە بۆردەمانی ئاسمانی بنکەکانی حیزبوڵڵا لە شارۆچکەی ڕامیای لوبنان 5 ئەندامی ئەو گروپە کوژراون و چەند کەسی دیکەش بریندارکران. لەلایەکی دیکەوە وەزارەتی بەهداشتی غەزەش ڕایگەیاند کە ئاماری قوربانیانی هێرشەکانی ئیسرائیل بۆ 30,228 کەس بەرز بووەتەوە و 71,377 کەسی دیکەش بریندار بوون. هەروەها گروپی حەماس لە ڕاگەیاندنێکدا وتی 7 کەس لە دیلە ئیسرائیلیەکانی دەستی ئەو گروپە لە بۆرزمانەکانی ئیسرائیلدا گیانیان لەدەستاوە. بینەرانی خۆشەویست هەواڵەکانتان پێشکەشکە هەر شاد و ئاسوودە بن.